بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ و یاخوا هەمیشە باش و تەندروست باش بن. خۆشەویستان و ئازیزان، لە بازاڕی شاری هەولێر یەکێک لەو کاسبکارانەی کاوە زۆر خەڵک دەیناسی و ئەزمونێکی هەیە، ئەویش خارە مەهدیە کە ساڵانێکی زۆرە لە بازار خەریکی دروستکردنی لانک و فەرش و تەختەقیمەیەوە. ئەو زۆر لەو بازاڕە ئیش و کار و کەسابەتی کردو ئەزمموی هەیە. جا ئەمن گفتوگۆی لەگە دەکەم بابزانم ئەو لە ساری چەندەوە هاتیتە ئەو بازاڕە و ئەو ئیش و کارەی لەلا چەند خۆشەویستە و لە چێ فێر بووە. کۆمەڵێک پرسیاری لێ دەکەین بابزانین لەگەڵ مانجی ڕەمەزانی شاد چۆنە. مادي السلام عليكم. عليكم السلام. أحوالك باشي؟ سلامتي. سلامتي بممنون. أنتو لميجا لبازاري؟ أمون لميجا قال لي لميجا. وانيا؟ بلي. چند دبي؟ تقريبا هشتايا كان أمن لبازاري ما. لا هشتايا كان؟ لا هشتايا كان. كهاتي بازاري سرتات شي إيشو كارك الدكت؟ سرتاي من هدس بيكردنم لقاوي شيء بو. هر خريشي نزاري؟ هر خريشي نزاري بو. باشا أو كوها حزت شو نزاري؟ أو حزي من باو بابيران مايتو ولا بو من. هر قدیمیش دکانی خوشمان بوو لە ناو قەیسەری باپیرم سەفار بووە قەدیم منزەل و شتی وای سپی دەکرد. یعنی بابیشت هەر نەزار بووە؟ بابم نەزار بووە و باپیریشم سەفار بووە هەر لە ناو قەیسەریە. ئەی بابزانم مادەم ئەوها لە مێژە لە بازاڕێ و حتمما شارەزایەکی باششت هەیە. جاران ئیش و کار چۆن بوو؟ جاران ئیش و کار زۆر باش بوو لەخوا بەزیاد باش بوو. یعنی ئەو کاتی بازار گەرمتر بوو لە ئێستا؟ ئەو کاتی بازار زۆر گەرم بوو. دەبوایە ئەگەر ئەو ڕۆلۆیەک کە دروست دەکرد کە دەیگۆ ئەویت کە دەیگۆ لە بۆ من دروست کە دەبی وعدی لە بۆی دانابە مەوعیدت دانابە بگوت بە ئەوەندە ڕۆژەی تری تەواو دەبی. دەبا مەوعیدی لۆ دانی؟ مەوعیدت بۆ دادەنا. ئەی زۆر باش. دەتوانم بزانم لە ڕۆژەی چەند لانکت دروست دەکرد؟ بەخوای ڕۆژانە تەقریبی هەتا 25 زیاتر کەمتر نا. ڕۆژەی 25؟ ڕۆژەی 25. ئەی ئێستا لەوانەیە هەفتەی ئەگەر 25 لانک کەم پێێتەوە بی. پەیوەندی بە پیریەوە هەیە یان پەیوەندی بە بازاڕیەوە هەیە؟ بە بازار بە بازار. ئەگەرنە هەر گەنجی گەنجم ئێستاش خۆم بە دەگەنجی نادەم. ئارێ وەڵڵا. با سەلامەت لە خوای بەزیادی. سەلامەت. ئەی لە ڕەمەزانە ئیش و کارت چۆن بوو؟ چۆن ئیشت دەکرد؟ خاصەن هاوینان هاوینان پاش مەغریبان دەچوین هەتا بەرەبەری بەیانی. بەرەبەری بەیانی دەچینەوە ماڵێ هەتا مەغریبێ ناداهاتینەوە. لەبەر چ نەداهاتنەوە؟ یاخ پێمان نەدەکرا گەرما بوو لە گەرماش ئیش ناکرێت. بە ڕۆژیش دەبووی لە خوای بەزیادبی. ئیش و کار هەم خۆشی تێدایە هەم ناخۆشی تێدایە؟ طبعاً. هیچ ناخۆشیەکە بۆ بەسەر هاتووی؟ بەخوای ئیش ناخۆشیەکە بەخۆی ئەوەیە کە دەستت دەبڕی کە دەستیشت بڕی تەواو ئەگەر لە دنیاە نامینێ. خۆخوا نەخواستە دەست نەبڕیە؟ بەرێ وەڵڵا ئەمن تقریبان ئێرە ئەوهاوە هەڕۆیە نزیکەی 25 تەقەر دوورایتەوە. ئێستاش ئەوە دەمارەکەی خوار بوو زانە دەمارەکەی بڕایە ئەو پەنجەیەم خوار بوو. یعنی دەماریش دەبڕی؟ دەماریشی بڕایەوە. زۆر باش. ئەی ئێستا لەگەڵ نوێژ و تاعات و ڕۆژیان چۆن؟ باشم لە خوای بەزیادبی. باشی الحەمدوللا. یعنی ئێستا با بڵێم ئیشکردنەکەتان ناگۆڕن وەکو جاران بۆ نمونە شەوان بێت تا بەیانی؟ نانانە ئێستا لە خوای بەزیادبی بازارەکە بە ئەوەی خۆمانە یعنی دوو ڕۆژیش دەکەی دوو ڕۆژ ئیسراحەتی. دوو ڕۆژیش دەکەی؟ دوو ڕۆژیش دەکەی دوو ڕۆژ ئیسراحەتی. ئیسراحەتەکەش لەبەرەوەیە تا هەتا ئەو مەوادە سەرف دەبی ناتوانین لە جێدانەوە. باشە ئێستا بڕینەکەی ئاسانترینە لەسا و پێشووتر؟ ئێستا زۆر ئاسانە هەموو ئاسانکاری هاتیە دەمانچە هاتیە دەمانچەی بزمارە هەموو
پێویست ناکات و بە چەک و زماری لێ بدەی هەمووی بوویتە دەمانچ باشە خارە مادی خەرک ئەتوو زۆر دەناسیتن مشتری زۆر بووە بەڵێ مشتریم گەلک زۆر بووە لە چێن دەرهەت بووە هەر ناو هەولێر ناو هەولێر هەم بووە لە دەرەوەی هەولێر هەم بووە لە کەرەک هەم بووە لە دیانە هەم بووە لە هەریر هەم بووە ئێستاش زۆربەی زۆری ینی مشتریەکانمان کردێن ئەم ئەشای دروست دەکەم لۆ کاک زوێری هەموو ئیدیانە و ئی هەریرێنەدێن دەبات زۆری ئەو تەزبێ ئای دەستت زۆر زکر و سڵاواتی الحەمدولله لە خۆی بە زیادبی الحەمدولله ینی دڵیشت زۆر پێ خۆش دڵم پێ خۆشە بەڵێ دوعاشت کردی خوا لە هەڵە و کەم و کوڕیەکانمان ببوورێ ڕۆژانە دوعای دەکەم بەوەش هەر پێسەر بنوێنین و ڕۆژانە هەرچیش ئای لەگەڵ نێژەکان چۆنی لەگەڵ تەراویح لە خوای بە زیادبی باشی ئارێ وەڵا الحەمدولله لۆ تەراویحەکانیش دەچی لە بۆ تەراویحەکانیش دەچم زۆر باش ئێستا فەسڵەکەی خۆشترە وایە زۆر ئێستا زۆر خۆش ئێستا زۆر ئەوە نابی برین تێنی بی بێت تاقەت ناڵە جەوەکەی زۆر خۆشە ینی برێ ئەوە ئەو شتانین نیعمەتەگە ئێستا نەگریکەی ئێستا پێت نەگرێتەوە جا لە کۆتایی ئێمە دەچینە لە هەر کەسێک دیارێشی دەدەینێ ئێمەش دیارێکمان هەیە بۆت دیارێک کەناڵی یاسمانی پەیامە ئەمەش قبول خوا سەلامەتت کە دیارەکەمان ئەمەیان قورآنی پیرۆزە یا ڕەبی سەلامت ئەو قورآنەکە بوو ئەم دیارەشمان هەیە ئەمە خۆشحاڵ بووین خوا سەلامەتت کە ئیش و کار و کەسابەتت بەرەکەتی تێ بکەی ئینشاڵڵا سەلامەت بی بەخێر بێ هەردوو چاو زۆر بە ڕێزی خوا سەلامەت کە